دكتور قادر قشوري دكتور دكرم که دكتور فرمو گله خوشحالی نفشبهین گل مدانه يا الله. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله الله وبركاته. بخير بالدكتور باشي يا اخوة بخير بخير ممنون كاكدشتي يا اخوة بخير بياخذ دكتور كرمك بخيراتي دكتور ممنون صحتك سلامة جماعة ورحمة سلامة خاطر النبي صلى الله عليه وسلم يا اخوة هرباش بي اخوة بخير يا دكتور اودان تكردو ممنون برا تساوي مني سباس دكتور بابت ما كو افشوك گله گرنگه حتی ناف آیات قرآن پیروز یعنی رنگ گلک شوا بحثا پاراستناوی عردی پاراستنا شرفیه پاراستنا عردی پاراستنا رنگ پاراستنا مال تبت ارز تبت کچاو هاتیه بحث کرن لی مخابن نو که گله جارا ولی هاتیه بیا بابتکی سیاسی یعنی ولی هاتیه هنده جارا مروف شرمت کد بحث کد بله خبو چی ولی هاتیه اوت اصل ویدا یعنی اف بابتک کچاو هم پیغمبری صلوات خود سربن بله که چا برای مجی ماجه پیکریش مکه هیک و برف مدینه کوچ کرین ادی روندکش چا وهاتی نخوره تمام چونکه عرض وانا بیه تمام بس وکی مجی ماجه پیکری مخابن سروی دمی گله جراب بیا بابتک سیاسی یعنی دیگری سیاست هاتی کرد جماعش قرآن بحث بکین دست بکین بی بابتی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سرتا من خوشحالم که لو برنامه بجدار دبم برنامه پاشی بی کانال 24 و دست خوشی لاباره و برو همو کارمندانی او دزگاه اعلامی مزنه دکم لهمان کات رزو سلام هیا بو همو مروفاتی لجیهان چکا مروفاتی هر هموی مخلوقه کن لمخلوقات خدا سبحانه و تعالی و لهمان کاتشتا خدا سبحانه و تعالی دبینین فرمانی به هر همومان کردیه پیکو بجین رز لی یکتری بگرین یکتری بپارزین رز و سلاو بو کوملگی مسلمانان بگشتی و کردستانج بتایبتی پیروزبای رمضان پیروز لهموان دکم هیوادارم رمضانی کی پر آشتی و آرامی برای بچیتن و ببیته هوکارک زیاتر که رزکانی کوملگی خومانی کردستان بتایبەت لە هەرێمی کوردستان ڕێزەکان یەک بخرێن لێ تنزیب ببنەوە بەڕاستی نیشتیمان پیرۆزە هەروەکو جەنابەت فەرموود یەک لە تەلەڤیزیۆن گوێم لێ بوو دەڵێ خاک بە بادینی دەڵێ ئاخ شەرەفە ئاخ ناموسە هەنێ خاک شەرەفە خاک ناموسە بە تاکێت خاک چێ نیشتیمانە ئێمە چەند جۆرێک نیشتیمانمان هەیە نیشتیمانێکی وەکو جیهان او جیهانە نیشتیمانی هەر هەمومانە بەعام نیشتیمانی لەو بچووکتر لە بۆ ئێمەی مسلمانان دارولئیسلامە دارولئیسلام وەکو نیشتیمانێک لە بۆ ئێمەی مسلمانان بە هەموو قەومیات و چین و توێژیان پیرۆزە بەڵام بەداخەوە ئەو دارولئیسلامەی کە ئێمە وەکو نیشتیمانی سەرجەم مسلمانان حسابی بکەین نەمایە پارچە پارچە بووە جیا بوویتەوە چەندین دەوڵەت و چەندین نیشتیمان لێ دروست بووە ئێمە بەنسبەت نیشتیمانی ئێمە کە کوردستانە بە تایبەت کوردستانی مەزن کە لە 4 پارچە و زیاتر لە 4 پارچەیە و هەرێمی کوردستان ئەوە نیشتیمانی ئێمە و ئێمە تێیدا دەژین بە حەقەت بەلاش نەگوترا نیشتیمان دایکە بەڵێ دایک ئێمە لە باوەش دەگری بە منداڵی پەروەردەمان دەکا پێمان دەگەینیت بە هەمان شێوە لە منداڵی و کە گەورەش دەبین و تاوەفات دەکەین ئەو نیشتیمانە ئێمە بەخێو دەکات و پەروەردەمان دەکات جا لەو ڕوانگەوە ئاینەکان بەگشتی نەکەر ئاینی پیرۆزی ئیسلام گشت ئاینە ئاسمانیەکان بەڕاستی گرنگیان زۆر بە نیشتیمان و پاراستنی نیشتیمان ڕێزگرتن لە نیشتیماندایە نەکە لە دیاناتی ئاینە ئاسمانیەکان تەنان لە ئاینە وەزعیەکان لە قەوانینی وەزعیش گرنگی زۆر بە پاراستنی نیشتیماندا یعنی ئەم پشتڕاست بین کو وەکی خودی ئەملجهێکی داین بۆمەیە پیرۆز بن بەێ مثلا ئێک نەبێژێت وڵە ئاساییە ئەزێژ وێرێژ دایک بین بۆ مت جداهێت گەل مەسەنە وڵاتێکی دینینە ئەزێ چم ئەزێ وێ رێژیم هەچەکو من نە ئەف وڵاتە دیتی و نە ئەسلێ ژیایم ئایا ڕاستە یعنی الدەف خودێ خاک
یانجی ئەو وڵات ئەو نیشتیمان ئەم تێ دەستدایک بین وەکی گوتی وەکی دایکێکی بوومە پیرۆز دانال دەفمەوێت ئەم قەدرێ وێ وڵاتی بگرین یانجی تشتێکی ئاسایی هەر جایەکێ مرۆڤ کوێ وڵاتی مرۆڤیە بەڵێ لەبەر ئەوەی نیشتیمان شوێنی ژیانی مرۆڤە شوێنی عیبادەتی مرۆڤە و شوێنی مردنی مرۆڤە و هەر لەو خاکە دەنێژرێتن نیشتیمان پیرۆزە لە ڕوانگەی خوداوە سوبحانەوە تەعالا و لە گشت ئاینە ئاسمانەکە وەکو باسمان کرد شوێنێک پیرۆزە پێویستی بە پاراستنا بەڵام سەبارەت بە ئینتیما لە بۆ نیشتیمان لێرە جیاوازی دروست دەبیتن خەڵکانێک کە ئینتیمایەکەیان ئەوەندە بەهێزە بە هیچ شێوەیەک تەنانەت دەڵێ ئەگەر من قوتی ڕۆژانەشم نەبی دەست لە نیشتیمانی خۆم بەرنادەم ئەوانەی کە نیشتیمان جێدەرێن بەڕاستی ئەوانیش مەرج نییە ئینتیمای نیشتیمانیان زەعیبی لەبەر ئەوە بڕۆن هۆکاری تر احتیمالە هەبیتن هانیان بداتن ئیتر هۆکارەکان خێزانی خۆیان بی حکوومەتی هەرێم بی یان خەڵکێکی تر بیت هەندێک هۆکار هەیە و بەڵگەش نییە ئەوانە کە نیشتیمانی خۆیان خۆش ناوێت لەبەرەوەی من مەتەن بۆ نمونام ئەو خەڵکێک کە دەچتە دەرەوە و کوردستان جێدێلی دەبینی لە یەکەمین فرسات دەستی بکە و یەکسەر دێتەوە کوردستان یەکەمین زیارەتی یەکەمین فرسەتی ڕوو لە وڵاتی خۆی دەکەم نمونەیەکی تر بەنسبەت هەموو مرۆڤاتی وایە دەبینی لە جەنگێکە چەند کەسێک ئەسیر دەبن دەبردرێنە وڵاتێکی تر بەڵام لە کاتێک ئازاد دەکرێن هەر یەکەیان لە بۆ نیشتیمانەکە خۆی دەگەڕێتەوە ئەگەر نیشتیمانەکەی ئەوەندە جوان و زەنجین و دەوڵەمەندیش نەبیت بەڵام ناستە نیشتیمانێکی تر ئەگەر ئەفریقیابی عەردەکەی شەق بووبی لە تێنان و وەزعیان خراپبی بەڵام هەر دەگەڕێتەوە نیشتیمانەکەی خۆی ئامادەی نییە بێتەوە کوردستان تافگەکانی کوردستان و ئەوەی کوردستان ئامادە نییە بستە شوێنیشتر واتە نیشتیمان شتێکی فتریە و ئینسان بەڵێ شتێکی فتریە لە خوداوەیە سوبحانەوە تەعالا خۆشەویستی نیشتیمان لە خوداوەیە بۆ ئێمە دایمەن کورد دەڵێن شام شەکرە بەڵام وڵات شیرینترە واتە کەس هیچ کەسێک یاخود عەرەب دەڵێن کول دیرەتین لئەهلیها مەسر ینی هەر شوێنێک لە بۆ خاوەنەکەی شوێنەکەی خۆی لە مسر خۆشترە یان لە شارەکان خۆشترە نایگۆڕیتەوە ئەجا لەو ڕوانگەی بەڕاستی ئینتیما لە بۆ نیشتیمان گرنگان ئیتیما هەبیتن و دەتوانم بڵێم دەرونی مرۆڤ ئەوەندە لاواز نەبیتن بەرامبەر هەندێک غەدری لێکرایە هەز بە نەبوونی دەکا هەز بە شتێ دەکا ئەوەندە دەرونی لاواز بیتن ئینتیمای نیشتیمانی لەدەست بدات ڕاستی ئەوە کێشەیەک ئێستاما بەدەستیەوە دەناڵێنین تا ڕادەیەک نەک زۆر لە هەرێم ئەنی دەبینن خەڵکانێک زۆر ناخۆشە لە شوێنێک لە کوردستانی خۆمان لە هەرێمی کوردستان داوا بکەن ئەو نیشتیمانە بچیتەوە سەر نەتەوەیەکی تر یان ژێردەستی نەتەوەیەکی تر شتێکی زۆر نەئاساییە نەئاساییە ناکرێتن لەبەر ئەوە ینی بەڕاستی هەندێک حاڵەت دەدا لە ڕووی ئینتیمای نەتەوەی من دەیجێرمەوە لە بۆ ینی چەند هۆکارێک بەڵام ئەوەی کە باسی دەکەم وحدەیەکی فکری نەتەوەیی وڵات پارێزی نییە لە ناو کۆمەڵگا کاریشی لە بۆ نەکرایە هۆکارێکە کە ئەو وحدە فکریە لە بۆ خۆشەویستی نیشتیمان کە ئاماد دەبیتن خۆی بە کوشتن بدا با خواردنی نەبی قوتی نەبی هەر شێوەیەکی هەبی بەڵام وڵاتەکەی جێ بابەتشی سەرنجڕاکێش دووڕژاند ئەو یەکە وحدەیەکی وەتانی نییە یەکەیەکی نیشتیمانی نیە بۆ ئەوەی گەنجان و جیلی نوێ و تەنانەتی کۆن و هەموو ئەوانش تاو بدا هان بدا بۆی ئینتیمایان زیاد کە قسە تێروتەسە لەسەر ئەوە دەکەین پێش ئەوە لەکوێ شەرعدا جێگەی بۆتەوە کە ئینتیما هەبوون بۆ وڵات و نیشتیمانی خۆت خوددا پێخۆشەوە پێچەوانەکەشی گوناحبار دەبیت ئێمە ئەگەر نەبێتە درێژدا دەڕی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ینی بەس هەزاران کەس لە پێناو ئەم نیشتیمانەدا لە پێناو دروستبوونی کیانێک کە ئەوەی ئێستا ئەمڕۆ هەیە باشیان خراپ قوربانی داوە گیانی خۆی بەخت کردووە هیچ ماڵێک نییە باوچێک برایەک کەسێک خوشکێک دایکێک شەهیدی نەبێت لەو پێناوەدا هەر هەموو ئێستا ینی ئەمە بێ ئەمەچی نییە بەرامبەر بەم هەموو شەهیدانی کە لە ڕابردوودا هەبوون لە پێناو نیشتیمان دەجانیان بەخت کرد بۆ دروستبوونی کیانێکی تۆکمەی کورد کوردی مەسەرەن هەوڵ بدات کە لایەنێکی دیکە وڵاتێکی دیکە بێ سەرپەرشتی بکات ئایا لە ڕووی شەرعەوە ئەمە چۆن سیر دەکرێت بەڵێ
بەڕاستی ئەو یەک هزریە لە ڕووی لە بۆ نیشتیمان پەروەری لاوازە من هەستی پێ دەکەم لاوازە و هۆکاریشی هەیە بە تاکید هۆکارەکانی لە بۆ پەروەەر دەبیتن لە بۆ دا هەندێک دام و دەستگای حکومبی لە بۆ ئێعلامبی لە بۆ هەر لایەنێک بیتن ئەوە لاوازە بەڵام خوددا سبحانه وتعالى کە پێمان دەفەرمێ هو أنشأكم من الأرض واستعمركم فيها لسورة هود آيات 61 كذلك خوا إيوي لو زمينة درس كرديا ودايتي دستي إيوا كإعماري تداب كان تيدا بجين بيشي بيخن خزمتي بكن ببارزن باشا لو روانجي واتا فرز لسر إيما بيش يستا برزت فرمود پیغمبر من صلى الله تعالى عليه وسلم كهجرت دكا ومجبور دبي لا مكة هجرت بكا لبو مدينة طبعي بتأكيد لبو برجواندي آيني بيروز إسلام هجرت دكاتن مرمش تايبتي خوينية لبوي أو آيني بيروزا جيجير ببيتو بلاو ببيتوا دبيني زور دلي باشاركي خوه بمكة راسا مدينة شهر سنوري أو كاتي جزيرة عربي بوا بلام شاركي خوزو لا بيروز بوا ودلي تو بيروز سرين شويني لدنيا گرمنیان راونا نابا يعني ناچاریان نکردباما من آماده نبوم جد بهلم يعني لاني شيتر حضرت عيسى عليه السلام كا ناچار دكري بهر شوك دستا مصر بپليتا قريتا فلسطين لبرو موطني خوي ولوي بولادت بوا نمونه زورن او وامان لدكا بلين پاراستين انشتمان فرضا نكهر بين مستحبة يعني شتيكا يعني شتيكي دنيا دارية وبلاوي تلنا مشكي خلق بلكو واجبة بيرو چون إنسان بيروز باي لمالي خوي دكا وحديثي پیغمبر صلى الله عليه وسلم كذا لي أوي لباراستني مالي خوي شهيد يعني بكوزلي شهيدة تواتا بيوستا تو دفاع لمالي خود بكي طبيعي الاجتماع مالا فراوانا كتا الجوازينية بوي براسي فرزة لسر إيما هر همومان وهر من نتوكاني تريش هر يك بجيرين اجتماعي خوي واجب لسري ولات خوي ببارزيتن ظلم نكا لخلق لهمان كاتش ظلم قبول نكا ولات خوي بارزي ورازي نبي آخر خالك إشارتت بيدا رازي نبي لوي لبر هر هو كارك بيتن هو كاركا بهزبيان بهزبي دعوة بكان اجتماعي كيف كويت جيردستي خلقي جيت باش الدكتور دميل لسر أو قصيد بوبكم ديسان أو دوبار دكم وتساندين صالة قرباني لو بيناو ددريت كان إشي سر بخوي خومان هبيت تمام استا هربا زور دور نور هر خومان لهرمي كردستان أو عراقا هميشه هول دراوة تساندين زار حكومة يقل دوايا كان عراق بالطوب وتيار وزبر وزنق وكشتن ولسيدار دان وهر همي بقرا كام تاوان قيزونا بأنفالتو بشميا بارانتو بار هموي برامبر بكردي كرت تمام يعني بهزاران بصدان هزاري ليكشتين كتشي كرد كولي ندا بردوان بهمولانا كان بيك وتاو كيانا دامزرا استا جروب يقلاني كسيك شخصيك فكريك هر تشيك هبيت بيويت همو حولا كان بخاتو سروي زارش دي كبتسينو بن آلاو بن بالي او حكومتي عراقي كبصدان هزاري ليقاتو قركردين وكشتين وبرين تمام اما خيانتها يان تشتيشي ناو دبي يعني تو من لقل دجمنم شرم كردوا تاوكو سربخوي خوم بدزين او استهول بدريت من دي سام بسمولا او دجمن او ببرا قوري خوم بزانم اما تين تسوني ناو دمري واخوات تسون سيري ام بابته دك على روش شرعيه و ستيروانين يكيا بخوي هيج هو كارك نيا هيج كعربي دل مبررك نيا هر كسي بقاتا او درجي او هواي هبي يعني هول بدا او انزام بداتن بهيج شي ويك بروفي سليم او هواي هي قطعيا هيج كسيك ناكريتن ايمي كربة تايبتي بله الهرمي كردستان اشارت بيدا بجواني زور قرباني ما دايا كسني قرباني ندابي بله السبب بين عرب تدكا لجياتي اوي اعتراف بغلط خويام كان چەندین قوتابخانەیان لە بەغدا و لە ناسرێ لەوانە بەناوی ئەنفال کردیە ئەوەی کە ئەوانە فقط دانەوێت تعریف بکەن و هەر بە هەموو شێوەیەکی دانەوێتن ئەو هەرێمەی کوردستان نەمێنێتن بە هیچ شێوەیەک
ئەوان سەرعێت بە ئەنفالی خۆیان دەدەن یەکە دەیگو ئەوە ڕەمزێکی خۆمانە و کاتی خۆی حربێک بۆ وایان تێگەیاندینە کە حربەکەیوان مەشروع بووە. ئێمە هەمان دەزانین سوورەتی ئەنفال لە شەڕی بەدر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کادەی شەڕی دەکرد لەوێ دابەزی دژی کافرەکان دژی قوڕەیشیە کافرەکان دابەزی بەس ماڵەکاشی حەڵال کرد نەک سەریان و کوشتنیان حەڵال بکەن بە دەلیلی ئەوەی چەندین ئەسیر گیران لە حەرب کەسیان نەکوشت بەڵکو دوای ئازادیشان کردن هەرێک بە شێوەیەک ئازاد کران. بەڵام ئەوڕۆ عەرەب بێ یاخود گروپێک لە ناو عەرەبەکان بێ با تەعمیمی نەکەین بێن ئەو سوورەتە پیرۆزە لەسەر ملەتی کوردی موسڵمانی خاوەن مزگەوت خاوەن قورئان خاوەن عولەمای دین خزمەتێکی زۆریان بەو دینە کردیە ئەو سوورەتە لەسەر مسلمانان تطبیق بکات هەم چاواشی دینەکەش دەکەن هەم چاواشی نەتەوەی خۆیان دەکەن هەم چاواشی کوردیش دەکەن و ڕەوایەتی بەو کارە تێزەونە دەدەن کە ئەنفالە ڕەوایەتی بە کارێک دەگەن کە خوددا دژی خوددا سبحانه وتعالى دژی تعلیماتی خوددایە دژی خودی قورئانی پیرۆزە قەتعیە ناکرێت و سوورەتێک لە قورئانی پیرۆز لە دژی کافران دابەزی بوو بیتەنیا ئەموالیان حەڵال بکەویش لە بە هۆکارێت چونکە ئەموالیان کات خۆی داگیر کرایە وانە بەڵ بێن ئێستا دژی ملەتێکی مسلمان کە کاملەن مسلمانە بەڵکوم دەتوانم بڵێم لەوانی زیاتر پابەندی دینی خۆیەتی بێن ئەو ئاەتە پیرۆزە دژی ملەتێکی مسلمان کە خزمەتی ئەو ئیسلامی کردیە تطبیق بکەن. ئەوزادەینە سەر ئەو کەسانەی کە تەمەنا دەکەن یان هەوڵ دەدەن بگەڕێنەوە سەر ئەو ڕژێمە. فەرمو دکتۆر ئەو فرسەتە بدەم بەس قسەت دەکرد. بە هەر حاڵ بگەڕێنە ئەو کەسانەی چ جۆرە نەفسیەتێکە من بێم داوای ئەو خەڵکە بکەم کە سوورەتی ئەنفال و کیمیاباران و لە لایەک سوورەتی فەتح و لە لایەک تەوەکەلنا عەڵە الله دژی ملەتی من کە ئێمە کوردین مسلمانین بەکاربینی یعنی بە چ ڕووێک من بچم داوا لەوان بکەم بیان هێنمەوە یان هەوڵ بدەم بچمە ژێر دەستی ئەوان یان پشتگیری پیلانەکانی ئەوان بکەم بە هیچ شێوەیەک ڕەوانیە باشە ڕەوانینە دکتۆر دام سەریح عەفوان ڕەوانینە یۆنژی خیانەتە نە ئەو خەلکێت نوکە عێراقی پڕێڤە بن نە ئەو حکوومەتە بەعسۆی دەمیە و نە ئەو سیستەمی بەریژی نوکە هەیە دام یعنی نوکەوێ سەریح بێژین خیانەتە هەکە ئێکوە بکەت و ئەگەر خیانەت بێت خودی چه سزایەک بووی دانە ئەگەر ئەو ئاستی هەندێ مەسەلەن گوناهەکە مازم بێت و خیانەت بێت بوو دژی نیشتیمان و وڵاتی خۆ خیانەت چ نەبی ئینسان هەر عیزەتی بیلۆ جیرانەکەی بەخێوی بکە بە خۆم ئێمە مەستا قەزەی خیانەت دەبی لێ کۆڵنەوە لەسەر بکرێت پێویستە لایەنێکی تایبەت بێت دراستەی ئەو هەنگاوانە بکە ئایا دەکەویتە قالبی خیانەتیانە یاخود موبەڕیریان چییە هۆکار چییە بۆ وا دەکەن یعنی دەبی بەڵگە هەبیتن بگاتە پلەی خیانەت تاکو بتوانیت تو بلیت و خیانەت کردیە بەڵام زاهری بە گشتی بە کوردەواری خۆمان بەڵێ پێهەنگاوێکی زۆر ناڕێکە نادروستە نانەتەوەیە دەتوانم شخصی خۆم بڵێم ئەگەر بێت و لە دژایەتی وڵاتی خۆیان و نەتەوەی خۆم بکەن دەکەویتە قالبی خیانەت بە تاکید خیانەتە من جێم لێ بوو شخصە قسەی دەکرد دەیگوت ئەگەر حەزی شەعبی بێتەوە فلان شوێن ئەمن دەچم پێشوازیان دەکەم بەڕاستی خیانەتەوە باش مادام خیانەتە قبول نییە ئوستادی بەڕێز دەبی حەزی شەعبی بێتە نزیک مەثەلەن یەکێک لە گەڕەکانی سنووری هەولێر یان سلێمانیان شوێنێک من بچم تەمەنا بکەم بێت و من پێشوازی لێ بکەم یان تەمەنا بکە من جێبیست بووم برادەرێک دەیگوت ئەوە 6 مانگ ئێمە هەوڵ دەدەین موچەمان لە بەغدا لە بۆ بێ مالعلم ئەو برادرانێک کە با ئەو قسەیان دەکرد کۆمەڵێک شەهیدیان هەیە کیمیابارانیش کراینە بەڵام دەیگو من 6 مانگە هەوڵ دەدەین بانقەکانی فیدرالی بێنە شارەکانی هەرێم و موچەمان لە بەغداوە لە بۆ بێ بە خۆم جێبیست بووم لە قسەکانی چ شتێک وایان لێ دەکە ئەوە بیر بکەنەوە بتەسەوری من باسمان کرد وەحدەیەکی فکری نیشتیمان پەروەری لە ناو مێشکی باسی ئەو وەحدە فکریە کەنیە خەتای چییە ئەرکی چییە ئەو زۆر بە پرسیارکە لە جێ خۆیتی ئەرکەکەی هەمەلایەنە باش
یەک لە ئەرکەکان حکوومەتە خودی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ضمنی حکوومەتی هەرێمی کوردستان کامە کەناڵ زیاتر بەرپرسە پەروەردە ئیعلام معابدەکان خێزان کۆمەڵێک لایەن یعنی بنگەهەنە دەکرێتن ئەوانە بەرپرس بن لە بڵاوکردنەوەی هزرێکی نیشتیمانی یەگرتو بۆ ئەوەی ئەو کوڕەگەنجەی لە کەلارە ئەوەی لە زاخۆیە ئەوەی لە هەولێرە ئەوەی لە شەقلاوەیە یەک وحدەی فکری نیشتیمان پەروەری ئاینی و نەتەوەیی لەناو مێشکیان بچەسپێتن بۆ ئەوەی بە ئاسانی لە دەستی نەدەین بە ئاسانی ڕوو لە وڵاتان نەکا ینی من هەندێک جار جێبیز دەم دەلێ وەڵام من 1000 دینارم لە جیرفان نییە ئەو نیشتمانم بۆ چییە شتێکی زۆر خراپە ناکرێ بڵێ ئەو نیشتمانم بۆ چییە دکتۆر تشتێکی خراپە یان گونەهت ئیسلامەیدا بەلێ گونەها لەبەر ئەوەی ئەو نیشتیمانە مافی لەسەر هەر تاکێک هەیە ڕاستە من لە نیشتیمانە لەوانێ وەزی ئابووریم خراپی زەرفێکی سیاسی بێتە سەرم زەرفێکی کۆمەڵاتیم لێ دروستبی بەڵام بە هیچ شێوەیەک نابی من دژی نیشتیمانی خۆم قسەی بکەم و شەرعەن ڕێی پێ نەدرایە دژی نیشتیمان جدایە دکتۆر ئەوێ دژی نیشتیمانی خۆ قسە کرد ئەوێ دژی نیشتیمانی خۆ خیانەت کرد ئەوێ دژی نیشتیمانی خۆ چوو ماڵە جیرانی خۆ گوتێت تو وەرەمە پڕێڤە بەیەتمان نەزانما پڕێڤە بن تا گوت خیانەت ئەمانە ئەف خیانەتە چه سزایەک بوانە هەیە شلانێ خودێڤەها جارێ ئەم دنیای بەحەز بکەین لە ڕووی شریعەتەوە چۆن طبعی لە ڕووی شەرعیەوە خیانەت بە نیشتیمان هەر جزاکەی لای خودای سبحانەوە تەعالا و لە نظامی دەولەی ئیسلامی یان لەو نظامەی کە ئەو ڕۆبەڕێوە دەچیتن پێویستە ئەوانە جیهەتە تایبەتەکان ئایا جیهەتی تەشریعی سزای لە بۆ دابنێن و ئەو سزاش لەسەر هەمویان وەکوێک تەطبیق بکرێتن ئەو جیهەتی تەشریعی ئەو ڕۆکەش هەیە پەرلەمانە جیهەتی تەشریعی یاخود عولەمای دینن عولەمای دینی ئیسلامینە لە با بڵێم لە یەکەتی زانانی ئاینی لە لێژنەی فتوا لەولایەنانە بۆ ئەوەی ڕاشکاوانە بین لەسەر ئەو بابەتە با یەکسەر خەڵکی مەسەن نەکەی نەخاین بەرامبەرەکەی ئەسڵەکەی باسکەین السارق والسارقة فاقطعوا أيديهما ئەو باسی دزی کرایوە نیە من خوانەکە دزی لە برای خۆم بکەم دەبی دەستم ببڕدرێ ئەگەر قانونی ئیسلام هەبی مثلا الخائن والخائنة هیچ باسکرایە لە قورئان مثلا سزاکەی ئەو هەی لێ بکەن نا بەو نەسەنا بەو نەس بەڵام چۆن باسکرایە بە ضمنی باسکرایە کە ئەمر بە ئێمە دەکا ئێمە دیفاع لە وڵاتی خۆمان بکەین لە خاکە خۆمان بکەین من قتل دون ماله مثلا دون عرضه دون دينه دون عقله طبيعي ماله اجتماعي ذكرته باش بزان تنيا مال نية عائلة فهو شهيد كلا پیغمبريان صلى الله عليه وسلم أي أويديتن تعدامان لدكا مال من داجيبكا ياخذ اجتماع من داجيبكا بشوي فراوانتر هو في النار أو قاتل أو دكوزري أو يعني گناه بارە تاوان بارە دەمینێ بەرامبەر ئێمە دەبی لایەنێک هەبیتن بێتن دیراسەتی نەوعی خیانەتەکە بکە یان نەوعی ئەوەی تا چەند دەکەویتە قالبی خیانەت تا چەندیش مەتەلەن معارزە تا چەند عاجزە تا چەند زوڵمی لێکرایە ئەوانە هەمووی دەبی هەر یەکێک بە حالەتی خۆی دراست بکرێ لایەنە تایبەتەکان ئەگەر یاسایە بەڕێزان دەبی یاسا گشتگیر بیتن لە سەرتانسەری هەرێمی کوردستان کەس لێ بەدەر نەبیتن من کە دێم داوا دەکەم بگەڕێمەوە سەر بەغدا دەبی لایەنێک هەبیتن قانونێک هەبی برێوە لە سچ ئەساسێک تۆوە دەلێ محاسبە بکرێم ئەگەر بێت و یان خیانەتێکی تر بکەم دەستی دژمن ڕابکێشم یان داوە بەخۆی ئەسڵان ئەو کەسەی کە هەوڵ دەدا خاکەکەی بکەویتەوە سێر ژێر دەستی دژمن ئەوە خۆی لە خۆیدا یان چ تەمات پێ هەیە چی لێ ڕەچاو دەکەی کە بەخۆی بێداوای ئەو تۆزێک بە سەرێحتر و مەجلیسانەتر قسە بکەین لەسەر و بابەتە ئێستا بۆ نمونە ئەگەر منێک بڵێم وەڵاهی قبوڵم نییە من بگەڕێمەوە سەر حکوومەتێک کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو باب و کەس و کار و جیران و کورد و هاوزمان و هاونیشتیمانانی منی قات و قڕ کردێ و کوشتیە بە هەموو شوێ غیرەتم قبول ناکات ڕەنگە کەسانێک هەبن وا گۆشکرابن فێرکرابن بڵێ کاکە تەبعانەت و مستەفیدی لەبەر ئەوەیە کە لە بۆ تو عیبی نییە نیشتیمانەکە
ئەگەریش مستەفید نەبم کەسێکی حاڵش باش نەبێت ینی زۆر ئاسایی بموەکو هەر کەسێکی ئاسایی ڕەنگە لە حاڵی ئەو کەسە ئەو حاڵی لەم باشتر بێت کە ڕخن لە من دەگرێت باشە بەڵام ئینتیماکە و عزت و کەرامەتمەوە قبول ناکە بچمەوە ژێر دەستی دوژمنەکەم ڕەنگە بڵێ ئەوە کۆیلە و خۆفرۆشە تەنیا لە پێنا و ڕازیکردنی نازام چی و شتانە ئەم شێوازی بیرکردنەوەیە یعنی لەبارەیەوە هیچ قسەیەکت هەیە چۆن قسە لەبارەی ئەم جۆرە فکردکردنەوەی دەکەیت کە ماوەیە کە بۆتە مۆدێلێک و لاوان و گەنجان و تازە هەڵک پێکەوتوان و تازە پێگەیشتوان بە ئەم جۆرە قسانە بەم جۆرە کەلامانە گۆشیان دەدەن قسە لەسەرەوە یەکەمین خەلەلی پەروەردەیە وحدەیە یعنی وحدەیەکی فکریەک هزری لەناو کۆمەڵ بلاو نەبوویتەوە ئەو هێزە بە گەنجانمان بدەن بەو لایەنانە بداتن بەو شێوە لاواز نەبن ئەنی ئەو شخصیەتە ئەو کەساتە بەهێزیان لەلا دروست نەبووە شتەکان بەلام بووبالی وەردەگرن کە ئەنەه لایەنێک ئەزیەت دەدا ئەو قسە دەکا مالعلم ئەو قسەیان ئەو داوایەوی بە زەرری خۆی دەشکێتەوە یەکەمین جار لە کەرامەتی خۆی لە سمای خۆی لە نیشتیما پەروەری خۆی دێتە خوارێ ناکرێتن بەو شێوە بڵێ چونکە من معاشم تاخیر بووە موچەم تاخیر بووە بۆ نمونە یان دەبینم فلان کەس زەنجین بووە فلان جهە زەنگین بووە یان فلان حزب وەکو پێویست عەدالەت بەڕێوە نابا من بێم ئینتیمایی وەتانی خۆم لەدەست بدەم پێویستە ئینتیمای نەتەوەیی بە هیچ شێوەیەک لەدەست نەدرێتن من بەس بە حالی خۆم کە گوتیان ئەو لیستی موچەی دەی بکرێتە عەرەبی بە حەقەت لە بۆ من مردن بوو لەبەر ئەوەی لە دەستوری عێراقی دائیمی زمانی کوردی زمانێکی ڕسمیە دوو موەزەف دە موەزەف 50 موەزەف بینن لەوێ پاش ئەوەی هەمووی فۆنتەکان بیکەنە کوردی و لەوێ ڕێکی بێخن ئەنی من بەس بە حاڵی خۆم زۆر پێینی گەران بوو من چون گوتم ئەگەر ناوی من دەکرێت سوتفە ناوی من وایە قادر مەجید حوسێن هەر بە عەرەبی نووسرایە باوەڕ بکەن ئەگە بە کوردی با ڕێم نەدەد با ناوی من نەچوو با و معاشەم نەدەویست واللهی نەمدەویستە موچەیە خدا شاهدە نەمدەویست ئەی ناکرێ ئینتیمایی مە ئەوەندە زەعیف بیتن بەڵام حکومەتیش ناچارە هەموو ملت هاوسۆزنێ لەگە حکومەت هەندێکیان تەوەجوهیان گۆڕایە هەندێکیان تەوەجوهیان بەرەو عێراق چێتی چووە ئەو عێراقی کە باست کرد تعریبی ئێمەی کردە تعریبی وڵاتی ئێمەی کردە ئەنی بە چ ڕووی تەوەجوهە لەبەر خۆشویستنی عێراقیان لە بەرەوەی 2 دینار با بڵێن لە کاتی خۆی دەدا ئالە ساسی ینی ئەگەر وایە لە کاتێکدا ئەم هەوڵی مەسەلەی مادی و بابەتەکەیان بۆ ئەوە بوو کە ئەم بەم جۆرە بیر بکەنەوە ئەم حسار و ئەم وەزعیان خستە سەر هەرێم سەرکەوت بوون لەوەدا کە بتوانین ئینتیما بگۆڕن بەرامبەر بە پارە خەزەی موچە و ژیانی خەڵک کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەو هەمان دەزانین پێویستە ئەو خەڵکە بژیتن خەڵکی فەقیر هەیە توانای نییە دەرمانی نییە ناتوانی سارەکەی عەتەلەش تێ بکەی بۆ نمونە چاچی بکە هەزار زۆرە بەڵام بە هیچ شێوەیەک ناکرێتن من داوا بکەم موچەی من لە حکومەتی هەرێمی کوردستان کوردی خۆم بەڕێوەم ببە من داوا بکەم غێری کوردی من بێ حکومڕانی من بکە و معیشەتی من دووبارە بکەویتەوە دەستیەوە لانی دوام ئەوەن دەست ڕوونکردنەوە بدەم پاشە ئەوەی داوایان کرد ئەو موچێ بستەوە سەر بەغدا چ سوودیان وەرگرت من لە بیرمە زۆریش نیگەران دەبووم ئەو مامۆستا بەڕێزانە لە سنوورەکان دەبینن خۆ پێشاندانیان دەکرد یعنی هەندێک تعبیریان بەکاردەینە بەڕاستی لە مامۆستان بەڕای من نەدەوەشاوە تو منداڵەکانی خۆت برازاکانت خوارزاکان هەمووی محروم بکەی لە دکتۆر بەس داقەکەدا بابەتە دیژی یە گرنگتر بەحەسکین کابراەکە دەڵێ کوردستان وڵاتی منە خوێنم دەڕژم لە بوو ئەو وڵاتە بەڵام بۆ نمونە بازرگانە ئەوەی بێکوالیتی ئەوەی خراپە دەینتە ئەو ئەوە یەک دەستە گەڕانێ دەستە جەوگۆڕینێ زبل و خاشاکی فڕێ دەدا وەزیفەچی هەیە بە جوانی وەزیفەکەی بەڕێ ناکە دکتۆرە دەرمانی خراپ یان بە جوانی عیلاجی خەڵکی ناکە ئەی باش ئەوانش خیانەت نین یان جیهان خیانەت گەورەترە لەوانە ئەوەی یەکەم کە باسمان کردیان ئەوانە بران طبعی ئینتیمای نیشتیمانی لە دەستدانی نیشتیمان لە هەمووی گەورەترە
لە هەموو ئەو خیانەتان ئەوان هەرێکە سزای خۆی هەیە لە قانون شێتی و لە شەرعی شەیەتی بەڵام یعنی دەتوانم چ بڵێ حراجکردنی نیشتیمان بۆ ئەوەی ئەو دژمنەی توی ئیبادە کردی توی ئەنفال کردی بتەوێ بگەڕێەوە ژێر دەستی ئەو بێتەوە سەربازەکانی بێن حکومڕانی لە من بکەن فەرمانبەری ئەو بێ حکومڕانی لەم بکەم عەلیم کوردی خۆمەیە و کوردی خۆشم خەباتجێر بووە بەستی مت تێنەگەیشتی کارمەندی ئەو وڵاتەی دەی بە جوانی ئیشەکەی خۆی بکە بازرگانە دەبی بگەڕێ ئەوەی باشە بینی لە پێناو خۆشەویستی بۆ ئەوەی مامۆستایە دەبی بە جوانی پەروەردە بکە قوتابی لە پێناو خۆشەویستی بۆ وڵاتەکەی تامان یعنی ئەگەر ئەوەی نەکە گوناحبارە بە خیانەت حسابە ئەگەر ئەوە بەلێ گوناحبارە بە قەدەر مخالەفەکەی خۆی بەڵام باش بزانن بە تەسەوری من ئەو ئینتیمایە بۆ لاواز بووە ئێمە خۆ لە 92 بەبێ موچە دەرسمان دەدا چەندی مانگ بەبێ موچە دەرسماندا تەڵبەی خۆمان لێ نەگەڕان لە کۆڵانە ببینێتەوە حتا جەنابی سەرۆک کاک مەسعود فەرمووی هەموو میلەتی کورد قەرداری مامۆستایانە باشە بە جوانی ئیشی خۆمان کرد بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەکی باش بەڵام ئەو کەسانەی بەو شێوە تەعامل لەگەر وڵاتی خۆیان بکەن ئەوانە یەکەم هەستی نەتەوایەتی و هەستی نیشتیمان پەروەریان لاوازە هەستی دین و پابندبوون بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینە سەماویەکان لاوازە چکە نەخودا سوبحانەوە تەعالا ڕێگە دەدا بە غەش یعنی بینی و خەڵک سەرگەردان بکەی و شتی خراپیان بدەیان دەرخوار بدەی بە هیچ شێوەیەک ئەوە مەسموح نییە بەڵام ئەوانە هەر یەکەک کەناڵی خۆی هەیە لە بۆ لێ پێچینەوە بامە تەنیا خەڵکەکەش تاوانبار نەکەین خۆشمانیان حکوومەتی خۆشمان دام و دەستگاکانی خۆشمان لەو ڕۆوە کەمە قسەی لەسەر بکەین بەڕاستی دام و دەستگای ئێمەش وەکو پێویست نینە ئەگەر دام و دەستگای ئێمە لە ڕووی بازرگانیەوە ئەوانەی ئیدارەی بازرگانی دەکەن مسەیتر بن و محاسبە بکەن و ڕێگری بکەن و کوالیتی کۆنتڕۆلیان بە قووەت بیت و فەرق و جوایزینەکان ئەوەش لانێکە لانی تر من خەلەلێک دەبینم لە دام و دەستگاکانی حکوومەت ڕوونکردنەوە نادەنە خەڵک ینی ڕوونکردنایەن ڕوونکردنەوە بدەنە جەماوەر بەوەی قەناعەتی بێ خەڵک دەبینی وڵات لە هەمووی وابەرز دەبتەوە پێش دەکەوی هەمووی حساب دەکەن ئی حکوومەتە ئی سەرۆکەکانە ئی بەرپرسەکانە ئێ باشە ئەگەر ئیتووە ئەوە نابی ئیتوبی و خەڵکیش برسی بیت باشە ئەگەر ئیتوش نێوە لە ڕوونکردنەوە بدە لێ کاکەوە ئیسtisمارە ئەوە پرۆژەیە خەڵکێک دی ئەو وڵاتەمان لە بۆ جوان دەکا بە پارەی خۆی ئەمە تەنیا بزانە چ سێغەیەک قەناعەت بە خەڵک بینە ڕوونکردنەوە بدەن کاتێکدا مامۆستا موچەی نییە موچە نیە مەثەلەن بەڕاستی موچەم بەش بە حالی خۆم طەبیعی ئەمیش یعنی لە مامۆستای سۆڕش پێداهاتیمە لە زێوەی سۆڕش بوویمە و تا بوویمە دکتۆر بەجێم نەهێشتیە ئێستا ڕاستە موچەم باشە بەڵام منیش دەورانێک هیچم نەبووە منداڵی من چایە نەبوو دەچونە مەکتەبێ خواردن نەبوو بخۆن تا دەهاتنەوە شتێکیان نەبوو پەیدا بکەین بەڵام ئەو نیشتیمان پەروەری خۆم قەت لە دەست نادەم ئێستاش لە پێناو ئەو وڵاتی خۆم بەش بە حالی من بەرپرسم لە خۆم لەوانەیە لە هەندێک ڕوانگە لە منداڵەکانیشم زۆر حکوم لە سەریان نەڕوا چکە هەمویان گەورەنەوە ڕێی ڕژدن و ڕێی خۆی هەیە من ئامادەمە بمکەنە قوربانی لە پێناو وڵاتەکەم بەس وڵاتەکەم لە دەست نەڕوە لە پێناو سربەخۆی میلەتی خۆم ئێمە ئەوەندە سربەخۆی ئەمان دیتێ بە حەقەت ناکرێت زۆر بەو شێوە بە ئاسانی دەستی لێبەر دەستبەرداری ببین و بچینەوە کۆشی دژمن کامە دژمنیش کە جێ ئەمەل نییە کە دەتوان برم لە کەمیندا بە هەر ڕۆژێک بە هەر سەعاتێک بتوانانی ئەو هەرێمە ئەسڵان لە بین بباتن نەک بە خۆشی بەتەنیا بە هاوکاری دەوروبەریشی و وڵاتانی دەوروبەریش تا ڕادەی هەمان دەبینین لەو ڕوان دەرێ بچینەوە ژێر دەستی و دژمنەی کە لە پێناو ئەوەی کە سوزانم موچەیەکە قوتێکە علە ساس دەماندنێ کەوانە لە کاتێکدا قوتابخانە بە شانازی و بە ناوی ئەنفال دەکەنەوە بەێ چەندین قوتابخانە زیاتر لە 10 قوتابخانە لە بەناوی ثانەوەی کچان هەیە لە بەغدای بە ناوی ئەنفال مەسە من لە بزاوی ئاشتی ناوخۆی ئێستا تا ڕادێکە من بەڕێوە دەبم لە هەرێم مؤتەمەڕێک کرا تقریبا 50 ڕێکخراوی عەرەبەکان برێت لە بەغدا و لە باشوور هاتن لە چوارچرا
مثلا ئافرەتێکات ناوی ئەنفال ناوی کچەکەی ئەنفالە هێلێن پرسی گوتم کچی من خوشکی من بۆ ناوی لۆ ئەنفال گوت وەڵڵا ناوی ئاەتێکە من عیلاقم لەو عەمەلێ نییە کە کات خۆی ڕژێمی بەعز دەرحەق بە کوردی مسلمانی ئەنجامدایە زۆر پشگیری لە میلەتی کوردە کرد بە قسە بەڵام ناوی کچەکەی ئەنفالە ئەوە احتیمالە سۆزێکی دینی بیت احتیمالە ینی تا ڕادەیەک وەلو ئەوە ینی محلی سوپەیە بەڵام تو بێستانەویات قوتابخانەکان بە ناوی ئەنفال بکەی لە ناسریە ذیقارەوە بزانم دوو قوتابخانە بە ناوی ئەنفال یە قسەی دەکە دەگۆ بەڵێ ئەنفال ڕەمزێکی مەیە معرەکەیەک بووە ینی وان تێگەاندیە معرەکەی ئەنفال کە دژی کورد کرایە ئەو معرەکەیە مەشروع بووە دینی بووە ناکرێتن ئەوان بەو شێوە مثلەن بێن تەوعیەی مناڵی خۆیان و جەماوەری خۆیان بکەن ئەمەش حقیقەتەکەی تەوعی جەماوەری خۆمان نەکەی بەڕاستی لەو ڕۆوە خەل هەیە ڕاستی بەداخەوە هەمیشڵاوەێ بێت هێدی نەمینێت ئەدی ئینتیما یانجی حەژی وڵات و نیشتیمانی وەێ بێت زێداتر لێ بێت دکتۆر بەحسکردنەوەی بابەتی ئەس باشی دەوێت ئوستاد دەژمێرە و دووە ئەزوارکم تەمام نابێت بەێ ڕاستە گەلە سپۆس بۆ دکتۆر گەلە خۆشحاڵ بین شڵام هەمی وەێ بین ئینتیما یانجی حەژەیکردنە وڵاتی مە دەفمە بەری هەر تشتی بێت بەێ تەمامە گەلە سپۆس بۆ دکتۆر ئەم سرودەکێ دەنگی مامۆستای بچین ئەس بوارکم دێ گەلە باش بوو یاخوا بەخێر دکتۆر ئەوەدان کردو بڵێ زۆر سپاس بە بۆزانانی کوردستان نەگەیشت بە ئەو دەرەجەی هەمیتش بەرەو باشتر بینێ ئینشاءالله أنا إن شاء الله أوز عجوش لكردواري دالين باي دشتي دي ودروا بخلي ما هول بدري حكومات وزارة پروردة حزب هرميان بيكوا دست أور خراوانا خراوا كان بانك كان بدي تودك يبو جماوري خود پروردناك ممنون. يلا بخير يا خو خير بيدك. أودان تكردو سرسا خير بيا.